گەرمی کردەوە بەخوا ئترەها زۆر جار بۆ نمونە ڕۆژ سەعات 2 ئەچیتە دەرەوەتی 12 وردە تا 2 3 تەنانەت 4 و 5 ێوارەژ من دوێنێ 4 لە دەرەوە بووم بڕواکەی کە هەستم ئەکرد گەرماکە چەند بێزاری کرد بوو بۆیە باسی گەرماتان لەگەڵاکەین ئەمانەیە بزانین ئەم گەرمایە چۆن لە ڕووی تەندروستی خۆمانی لێ بپارێزین چون پێم وایە بە زۆر بەمان لەو کاتژمێرانە لە دەرەوە بین تووشی سەرێشە هەر ئەبێ ببین ئەترەوە یەکێک لە ئاسەوارەکانی گەرمە و بەرکەوتنی گەرمایە هەندێک کەسیشمانە یا ڕەبی لە شتیان ساق بە پیشەکان وایە لەو گەرمای لەو قچە گەرمای لەژێر ئەو هەتاوە سووران جا هەر بۆیە ئەمڕۆ میوانی بەڕێزی بەرنامەکەمان دکتۆر زانیار نووری ئاغاڵە پسپۆڕی هەناوی گشتی لەسەر ئەم بابەتە هەرە گرینگە زانیاریمان پێشکەشەکە دکتۆر گیان فەرموو دکتۆر وازانم خۆشی سەر و سەودای لەگەڵ وەرزشا هەیە دکتۆر لەگەڵ ئاریا باسی مۆندیالمانە کرد خۆش ئامادەبوونە دکتۆر ئەبێ سەیری یاری بکەی وایە تۆ هەندێک چێڵ بژاردێکی دکتۆر بەخێربی بانیڵم لەسەر قەیچێکە بێڵە وەڵام ئێمەوتمان هەندێری عێراقی لەبەر نەخۆشەکانم باید میهرەبانی لەگەڵیان مامەڵاکە ئەگەر تەنانەت ئەو وڵاتش کە بەڕێزت لەگەڵیانای بەدڵی ئەوان نەبێ ئەوان کێشیان نابێ دکتۆر بەڕێزت پێمان بڵێ ئەزانی تر بەخوا گەرماکە هاتووە سەرێشەکەمان توش بۆ بێتاقەتیەکە هەموو ئەمانە بەڵام بەڕێزت پێمان بڵێ گەرمایە چی لە مرۆڤەکە کە ئاوامان بەسەرهێنێ هەنێک کەسێ تەنانەت لە هۆش خۆیەچێت وایە بەتاکید پەیوەندیەکی زۆر هەیە لە گۆڕینی پلەی گەرما اینجا بەرەو سار بێ بەرەو گەرمیکی زۆر بێ لەگەڵ لاشی مرۆڤە لاشی مرۆڤ وایە هەموو کارلێک و شانە و کاری خانەکانی و کاری ئەندامەکان پێویستی بە پلێکی گەرمی جێگیر هەیە بۆ نمونە ئەتوانین بڵێ لە 37 پلەی گەرمی زائد ناقسن 0.5 پلەی سنتیگرێد پێویستی بەوەیە هەتاوکو بتوانی ئەنزیمەکان و کارلێکەکانی لاشەتوانێت بە باشی ئیش بکەن ئەگەر ئەو پلەی گەرمیە بگاتە ئاستێک لە دەرەوە کە نەتوانی تۆ بەرگری لە خۆت بکەی لە بەرزبوونەوەی پلەی گەرمی یا نەتوانیت بۆ نمونە ئەو خۆ گونجانە بکەی لەگەڵ پلەی گەرمی دەرەوەیە بە تاکید کاریگەری بۆ ناو لاشی مرۆڤە بێ جا لە هەندێک گروپە لە هەندێک خەڵک زۆ کاریگەری زیاتر ئەو گونجانە جەستە خۆی نایکە دکتۆر زانیار پرۆسێکمانەیە هەر ناوەکەی کاتی خۆی لە زانە عەرەبیەکانەوە وەرانگرتووە پێوترێ ئەکلیمەتایزیشن یعنی خۆ بە هەرێمکردن تەعەقلوم ئەمە لاشی مرۆڤایەتی ئەتوانێت خۆی بگونجێنێ بە شێوەیەکی چۆنەڵی پلەداری تەدریجی لەگەڵ بەرزبوونی پلەی گەرمە بەڵام هەموو کەسێک لاشەیوانیە ئەو قابلەتی هەبێ و هەموو کاتێکیش پلەی گەرمە ئاوا بە تەدریجی بەرز نابێتەوە خۆمان قایمین بۆ گۆڕانکاریانە دکتۆریسە زۆر جارەڵێ لە هەندێک وڵاتی ئەوروپا پلەی گەرماگاتە 34 و 38 تەواو داد و بێدادیانە ینی ئەڵێ خۆ دوێنێ پێرە بوتی نازم چەند کەس لە فەڕەنسا بۆ لەکوێ بووە گیانیان لە دەستدا بەرز بوون تاکێکی کوردی ئەچێتە وڵاتە ئەو خۆ گونجانە یان ئەم پتەویە بەهێزە بەرامبەر بەرگریکردن بەرامبەر گەرمایەت چییە پەیوەندی بە چییە وایە بەدڵنیاوە ئێمە باشترین بۆ پرۆسەیە چکە لەبەری ڕاهاتوون لەگە گەرما لاشەی مرۆڤ میمۆریکی تایە ئەتوانێت بیری بکەوێتەوە چۆن جارێکتر بۆ گەرمان خۆی بگونجێنێ بەڵام ئەوەی لە ئەوروپای بابەتێکی تریشەیە لەوێ شتێکمانەی پێوترێ هیومیدیتی واتە ڕادەی شێ تۆ ناتوانی بە باشی سیستەمی بەرگری خۆت کە ئارەقکردنەوەیە باشترین سیستەم بەرامبەر بە پلەی گەرمە ئارەقکردنەوەیە کە مرۆڤەتی ناتوانانی ئەو ئارەقە بە تەواوەتی دەرکەی لە لاشت لە کاتێکە کە پلەی گەرمەکان قەتیز ببێ یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە لەوێ کاریگەری زۆر خراپتریەیە هەروشێکی کەوتیان ئەم ساڵ لە مۆندیال ژلانەی گرفت دروستکە دکتۆر بەتاکید ئەم ساڵیترەها ئەم فترێ هەموو بابەتەکان هەر بۆ زانایتان شتێکیان تێکردووە ئێستا لە یاریەکانە پێوترێ the rehydration time لە گەیمەکانە لە ناوەڕاستی گەیمەکانە وەستاننی تێکەوتووە بۆی یاریزانەکان بتوانن خۆیان فێنەکەنەوە و هەم خەڵکەکەش لە ئەوەنێ کاتی حەماس گرتوێتی هاوارە کاتوانە ئەوانش بتوانن بۆ 5-6 دقیقە خۆیان فێنەکەنەوە دکتۆر ئێمە ئەزانین کاتێککە هەوا زۆر گێرم ئەکات بۆ نمونە هەمیشە ئەم ڕێنمایە ئەدرێت هەندێک لە کەسەکان هەیە لانەیە ئەڵێن مەچنە دەرەوە بۆ نمونە مناڵ ناسکترە کەسانێک کە تەمەنێکیانێ بەتایبەت ئەگەر نەخۆشیەکی درێژخایەنیان هەبێ جا بەڕێزت پێمان بڵێ بۆ نمونە کامێک لەو کەسانە هەیە بەدەر لە مناڵ بەتایبەت لە کەسە بە تەمەنەکانە مەبەستمە کە ئەگەر گرفتێک نەخۆشیەکیان هەبلانەیە باشتر بێت نەچنە دەرەوە تەواو مەسلەی چوونە دەرەوە نەچوون لەبەر ئەوەیە لە هەندێک ساتی ڕۆژە پلەکانی گەرما زۆ بەرزترن لە وڵاتی خۆمانی ترباوە لە دوای نیوەڕۆوە تقریبا دەست پێکە هەتاوەکو دوای بانگی عەسرۆوانە لەو کاتا پلەی گەرمەکان چۆنەڵێتە لە تینە بەهێزەکەیاتی
ئەو کەسانی کە وەکو جەنابە باسی کردوایە ئەم سەر و ئەو سەری تەمەن زۆر زیاتر کاریگەریانە بێ کە پێگاتۆ لە منداڵی خوار چوونە قوتابخانە با بڵێن لە خوار 6 ساڵەوە لەگەڵ ئەو کەسانی کە پیری پەکەوتە نەموو پیرێنە پیری پەکەوتە بەڵام لە بینی ئەم دوانە گروپێکێ لە نێوانیانە کە ئەوە زۆر وەکو پزیشک من خەممە ئەویش ئەو کەسانن کە نەخۆشی درێژخانەکانیان هەیە ئەندامەکانی لاشەیان کاریگەر بۆ تا لانەی گەنج بن بەڵام هەر نەخۆشی ئەکرێ لە تەمەنێکی گەنجی ئەوەی کاڵەن فێت مەزبوط بێ بەڵام یەکێک لە ئەندامەکانی جەستەی سزبوونی توش بوو بێ وەکو سزبوونی دڵ سزبوونی گورچیلا سزبوونی جگەر تەنانەت ئەو کەسانی کە دەرمانە دەرونیەکان بەکارێنن کە چەند سوودی هەیە بۆی بەڵام دەرمانە دەرونیەکان پلەگۆڕینی لاشت ناڵێ بەباشی ڕووبدات بۆیە زۆر کات ئەو کەسانە ناتوانن ئاڕەکردنەوەیان بەباشیە بێ لە کاتی گەرمایە خەڵکێکی تریژێ ینی لەو گروپانە ڕوان جگەل لە منی بێ تەورەکەمان وای لێ بکەین خۆداپۆشین و خۆڕوودکردنەوە و چوزانە مەمانە دیوێکی تر بێ باسیکە بەڵام با سەرەتا باسی خواردن کەن جەنابەت سپۆڕی هەنابیت خواردن لە وەرزی گەرمایە چ پەیوەندی بە گەرمبوون و ساردبوونەوەی مرۆڤ اینجا پرسیارەکەم بە چەند شێوازە یەکەم دکتۆر زانێت هەیە لە خواردنە خۆم بۆی مێشتکەم سارد بێتەوە هاڵە یان کەلەم تەزی شتێکی سارد دەخوام هەیەڵێ بەخوا بەرەو گەرماچنی تر خواردنی ماسی و قاز و سەر و پێ خۆش نامێن خەڵک لە زستانە هاشە پێچەوانەی سم بۆ خۆم لەبەر خۆر حەزەگە لەسەر قیرداینێ قسە و پێم منای خۆم کێشەم نییە پەیوەندیان چییە ینی ئەم خواردنانە پەیوەندیان بە گەرمی لە شەوە چییە ئەوە یەکێک لە شتە با بڵێن دێرینە جوانەکان لە خەڵکی خۆمان نستی پێ کردووە بەر لە بڵاوبوونەوەی زانستی خۆراکی و ئانەش خەڵک ئەوەی زانیوە ئەو کارەکە چییە لاشەی مرۆڤ بەشێک لە دروستکردنی پلەی گەرما بۆ جەستەمان لە خۆراکەوە دەستمانەوێت خۆراکەکان هەتاوەکو چڕ بن بەهێزتر بن چەوری زیاتر بێ شێوازی لێنانەکەی کوڵامنێکی زۆر و ئەمانە بێ زیاتر پلەی گەرمی دەیاتێ بۆی ئەو خۆراکانی کە تۆزە چڕ و بەقوتنەوەکە و گۆشتانی باسی کرد لە کاتی پلەی گەرمان زیاتر ئاڕەکە پێکات و زیاتر بێز و ناڕەحەتە بیپێ ئەو خۆراکانش کە سادەن سەوزەواتی زیاترتیایە سارد دروستکراوە فێنکترن وەکو ماستاوە ئەوانە کە بەکارێنی وای لێکا زیاتر فێنێکی دباتە چکە پلەی گەرمی لە شێپیویستی بەو هەموو وزەیە نابێت لەو کاتەیە ئەوە یەکێک بۆ لەو کارەکان کە هەر لە دێر زەمان و خەڵکی خۆمان زانیوێتی کاتە لەش سار دەکاتەوە یانەمە هەستێکی دەرونیە نانا لەش سار دەکاتەوە بەڵێ بەڵێ ئەی بۆ کەلاتە زێنە چولەرە کاتێک زۆرە خۆیڵە وڵا کەلەم تەزی ئەوە شتێکی ترمانەیە ئایسپاک هێدەیک و ئەوانەوە بابەتێکی ترە ئەوە لە زستانە بێ لە هاوی نابێ هەر ڕۆیەوە جیاوازم دکتۆر کەسانێکان بۆ نمونە تیژی ئەخۆن لە گەرمای باشتر بەڕاستی کەم بکرێتەوە چون ئێستا لای خۆمان هەندێک کەسی ڕێکلامی بووەکەن ئەڵێ هەندیەکان بۆیە ئەمەنە بەرگاگرن لە بەرامبەر ئەو گەرمایە چون تیژی زۆرە خۆن تامان ئەوە شار بە هەڵە تێگەشتن یەکێک لە وڵاتانی ئەم مانگەی ڕابردوو ڕێژەی مردنی بەبوونی گەرمان تیا بوو یەکێک لەوانە هیندستان بوون خۆراکە تیژەکان شەر نییە وزە زۆر بات هەندێکیان بیبەروانن ینی مادە تەڕەکانن بەڵام چۆنە لاشە گۆڕین لەگەڵی بەبوونی زیاکردنی لێدانی دڵ و زیاکردنی پەستانی خوێنوانە کە هەندێکی سوودی هەیە وەکو وەرزش پێکردنی وایە بەڵام لە کاتی گەرمایە تۆ پێویستی بۆنی ئەو لێدانی خێرا و ئاڕەکردنەوە ئەو حاڵەتانەوە بۆ دروست ببێ بەو شێوەی کە ناپێویست بێ بۆیە زۆر جار ئەو خۆراکانە ینی تۆ خۆی خواخواتە هێور ببیتەوە شتەکانە نەک شتێک بخۆیت وەکو وابێ ڕاکردنە پێ بکات چا دکتۆر کورد چایت پێتەرەک ناکرێت وایە پاشخواردنەوە بە چایکی گەرم بکاتەوە کاریگەری هەیە لە وەرزی گەرمایە کافاینەکان بالعکس خۆی لەوە چه فێنەکە کاتەوە بەڵام بە هەمان شێوە کە زیاد لە پێویست بیخۆیتەوە ئەوە جگەلەوەی کە با بڵێن ئەمە بە گەرمی خۆین لە وڵاتانی تر بە ساردی خوا جگە لەوە ئەگەر زۆر لە پێویست بیخۆی زۆر چالاک تەکە خەڵک بۆیە بانیان چاو خاوە ئەواناخوا بۆی چالاک ببیتەوە تۆ لە کاتی گەرمای پێویستی بەو چالاک بوونەوە زۆرە نییە لەبەر واد لێ کاتی سانەوە دڵ لێدان خێرا ببێ ئاڕەکردنەوەت خێرا ببێ باشترە ئەو کەلتورە تۆزە بگۆڕین لە هاوینانە وەکو میسرەکانی لێ بکەین لە دایرەکان لە شوێنە کۆبوونەوەکان لەوانە شەربەت پێشکەش بکرێ وەکو شەربەتی لیمۆ و مزرەمەنەکانی ترچکە شەربەتانە هێورکردنەوە دەهاتێ پۆتاسیۆمە ئەوەنە ئەیاتێ لاشت هێورە بێتەوە خۆزگەم ئەو کەلتورە بەهاتە لە بری چا پێشکەشکردن لە هاوینان جا ئێمە چا لەگەڵ نانی نیوەڕا ئەخۆین دکتۆر شۆڕە ئارەق دێتە خوارەوە بە جەستەمانە ئاشڵین گەرم و چاکەشی لەگەڵ ئاخۆی جا ئێستا مادام باسی خواردنەوەکان کرا بە خواردنەوە ساردەکانیش باسێکی بکەین دکتۆر ئێمە زۆر جارەڵین دڵم کوڵی دێ هەر بۆی بۆ دامرکاندنی ئەو گەرمایە لە ناخمانە ئاوی سارد ئەخۆنەوە هەندێک لە کەسەکان
ئەڵێت ئەگەر بۆ نمونە ئاوێکی شیلەتێن ئاوێکی تۆزێک ئاوا سارد نەبێبی خۆمەڵێ دڵم سکونای پیانایە بەڕاستی ئەمە بەڕێزت پێمان بڵێ چیمان بەسەرهێنێ و ئەگەر بەڕاستی ئەو ناخە گەرمەی هەبوو چ بکە تۆڕژ بێتەوە بڕۆ پەرداخی ئەوە هەریچ وایە بەتاکید وایە تۆ هەتاوکو شتێکی ساردتر بخۆیتەوە پلەی گەرمی زیاتر خۆی باشترەکاتەوە لەوە هەتاوکو تۆ بڵێ ئاوێکی شلەتێن و یا لە کۆڵوانە بخۆیتەوە ئاوە ساردەکان ئیسیفادی هەیە بەڵێ ئەگەر بشتوانی بە تایبەت دەکوتم شەربەتە مزرەمەنەکانی لەگەڵا بێلەوە چە سوودەکەی ببێ بە دەبلیش بۆ هێورکردنەوە و فێنێک بوونەوەی خۆت ئەوە یەکێکە لە شتە باشەکان بەکاری بێنی تەنانەت کاتی خۆشتنوانش باشترە بە پلە گەرمەکان نەبێت بە پلێ ئاوی زۆر گەرم نەبێ بۆی تۆ لاشت خەریکی ئەوە نەبێ شتێکی زیادە لە خۆی چارەسە بکە تۆ خۆت پلەی گەرمای دەرەوە زۆرە و کۆڵی لە ناخەوە کوڵاننیەکی تایە ئەو کەسە تۆ شتێکی گەرمتر بکەی بەسەریا بە تاکید بێتاقەتەیەەکە باش دکتۆر بابێنە لای جلوبەرگ ماشەڵڵا کوردی ئێمە و ڕۆژهڵاتی ناوەڕاست بەگشتی شار باوا باس بکەین ڕەش ڕەنگی سەرەکیمانە لە ئەکای پۆشین لە هاوین بە ززانەوە تا منیش خۆم ڕەشپۆش کردەوە بم بەس باشە تۆزە تەوازنپێکی هەر بەڕاستی جلوبەرگ چ کاریگەریەکیانەیە لەسەرەوەی کە مرۆڤ لە گەرمایە بێتاقەتتر بێ بۆ ئێمە سوورە زانین گەرمی هەڵ ئەمژێت ڕەش بەڵام هەر پەنای بۆ بین بۆ پەنا نابین بۆ هەندێک ڕەنگی سپی یعنی ڕەنگە بمان سەفەرێکیمان کردبێ وڵاتانەمان بینیوە تەنانەت تیشێتێکی سپی گرانترین نرخی هەیە لە چاو تیشێتێکی ڕەش و ڕەنگەکانی ترە بۆچی ئەوان تەنانەت ڕەنگە سپیەکان بەهایان بۆ دانراوە لەبەروی ئەزانن سوود بە مرۆڤەکەینە بۆ لای ئێمە بەم جۆرەیە خۆیگە بچینە ئەوە بێ بچینە بابەتە سۆشۆلۆجیەکان هەردووکی باس دکتۆرە نەجێتوانن بە ئەتوان شتێک لەسەر بڵێ بەتاکید بەرگ وا دروست کراوە هەندێکیان گەرما قەتیسترەکە لە لاشەیە هەندێکیان گەرمان دەرایاتەوە هەتاوکو تۆ کاڵتر بێ باشترە بۆ گەرمان دەرانەوە هەتاوکو تۆ تاریکتر بێ جلەکانت زیاتر گەرما قەتی سەکات لەوە چ ئێمە نەگەشتی بینە ئەو شێوازە کەلتوری وڵاتان ماوەیەکی زۆر لەگە گەرما مامەڵیان کردووە ئەمە لە بیرمان بێت سلێمانیەکە بۆ لەو شارانەی پلەی گەرمای دایمە هەبووە لە هاوینانە یعنی پیوتراوە the dry weather months دایمە لەو مانگانەیە پلەی گەرمای وشک بووە بەڵام هەموو ساڵەکەوان نەبووین ئێمە وڵاتێکی فێنێکین لە چاو وڵاتانی ترکەوە ناچارن دایمە جلەکانیان سپیکەنەوەکو سوودان و سۆماڵەوانە یەکێک لە شتەکانی ترکەیە کە ئەویش دیسانەوە بزانە دیێرینەکانی با بڵێن قەیمیەکانی خۆمان چەند بە باشی هەستان پێ کردووە هەندێک جلوبەرگ ئەو پارێزێ لە پلەی گەرما بۆ نمونە کە تۆ کارێک بکەیت لە دەرەوە ئیشەکە زۆر زۆر هەتاوی تیابێ باش نییە جلەکانە زۆر زۆر ڕوود بن یعنی وەکو بڵێ قۆڵە بە دەرەوە بێ و ملە بە دەرەوە بێ ئەوانە چکە ڕاستە خۆتر گەرماکە لێت ئەیە بۆیە زۆرێک لە وڵاتانی کە بیابانن جلەکانن تەماشایان بکەی 2 بۆ 3 دەستە جیلیان لەبەر کردووە دکتۆر هەر زۆر جار سەرمیشانە پۆشە بۆی هیچ سترۆکیان توش نەبێ ئەوەی کە پێوترێ بە خۆربردن گەرمابردن لەرزەیەکیش زۆر جار توش دەبێ ئەوەنە لەبەر خۆرابی ئەوەیە یەکێک لەوانە ئەوەیە لاشتە ئەوێ بەرگری بکات زیاتر بەڵێ زەربەی شەمسە بەڵێ بەرکەوتنی تشکی خۆربردن سواز بخوا لە وڵات ئێمە زۆر دەگمانە لەبەری ئێمە ڕێژی شێمان وەکو وڵاتانی کەنداو نییە و یەکێکی تریژەوەی هەمومان چۆنەڵی پلەی گەرمامان یاریکردنی باشی تایە وڵاتەکەمان وەرزی فێنکیمان زۆرە و اینجا وەرزی هەتاومانەیە کاتە جل لەبەرکردن بەڕاستی هوەرە ئەبێ بزانی لەگەڵ گەرمای دەرەوە چۆن لەبەری بکەیت جلی کوردیەکان هەر لە کۆنەوە ئێمە زانیومانە کە لە زستانانە جلەکانان چۆن گەرمتر بێ جگە لەوی لەبەرتە چۆن پەستەکەوانەش لەبەر کراوە لە کاتی سەرمایە لە هاوینانیشە جلەکانمان تەنەکتر کردوێتەوە یانەوە خۆی یەکێ بۆ لەو حکمەتە باشانی کۆن کە هەبووە بەڵام مەسالەوە چ لەبەر مۆدیل و شتیوە ینی خەڵک زیێوێ هەر بەو جلۆ بڕاتە دەرەوە دکتۆر ئەزانین لە کاتێکە زۆر بەرگەرماکەوین تووشی سەرێشە بین هەنێک کەس دڵ تێکەڵاتنە هەموومانە جا بەڕێزت پێمان بڵێ کە لەم کاتانەیە کە کەسێک هەستی کرد ئیترەها بارودۆخی تەندروستی خەریکە لە بەرگەرماکەیە تێک ئەچێت چی باشترە بکرێت ئەوە یەکێکە لە نیشانە سەرەتایەکان جا ئەوەی جەناب بە باسی کرد زۆر گرنگە خەڵکی ئاسایی کە وەکوتم لەو گروپی نەخۆشانە نەبێ یا لە گروپی پیری پەکەوتە نەبێ ئەو هەستپێکردانی لە سەرەتایە بۆیەت ئەوەکو با بڵێن ئەلارمێک وایە وریاکەرەوەیەک وایە ئەڵە تۆ پلەی گەرما خەریکە کارێتیەکە یەکەمیان بە سەرێشە دووەمیان بە ئاراقکردنەوەی بێهێزکەر دڵ تێکەڵاتن
خۆ ئەگەر زۆر بڕوا ینی گەرماکە لێت بە ئینزارەکە دەست پێکا بە دڵ خێرالیان ئەوانە شتە بێ لەگەڵی یەکەم هەنگاو کە بیکەیت ئەوەیە بچیتە بەر سێبەر یەکەم هەنگاو یەکەم شت تۆ جارە لەبەر هەتاوە ئەوەی ئەڵەن هەتاوە سوورەکەیە لەبەر ئەوە نەبی بچیتە بەر سێبەر چکە بەر سێبەر وات لێکا پلێ ئاڕەخکردنەوە باشتر بێ لە چاوەی کە لە ناو گەرماکەی خاڵی دووەم بگی بە شتێکی فێنکەرەوە وەکو با بڵێن ئەو خواردنەوەیەکی سارد یاخۆت شلەمەنیکی زیاتر و خاڵی سێم سەرمایەک لێت بە کە ئارەقەکە هەڵگرێ لەگەڵ خۆی بۆیە زۆر باشترە لە کاتی پلە گەرما بە قوتەکانە ئەگەر خەڵک تووشی ئەوە بێ موبەریدە باشترە تاوەکو سپلیتەکان لەبەرەوەی موبەریدە تەڕترە ئەتوانێت پلەی گەرماکە لەگەڵ خۆیان هەڵگرێ بیبە ئاخر دەردەکە لە وەختاوە زۆر کە سەڵی ئارەقەکەم پێوەیە ئەچمە بەردەم مۆبەڕیدەکات ئەنج کۆڵنجەکەم سەرماشم ئاخر ئەوە هەمووی بە حکمی نەگونجانی لاشە و وەرزش نەکردنوی ئەوەیە ڕۆیە ئەجنا ئەگەر بە شێوەیەکی تەندروست بژیت یەجگار وا کارێت تێناکە خەم و با بڵێن خەتەریاتەکە لە چیایە ئەو گروپانی کە باسمان کرد ئەوە نەس بەوە ناکەن پیری پەکەوتەکە ئەڕوات بۆ نمونە چێ بۆ فەرمانگەیەکی ئەچێ بۆ نوێشکردن لە کاتی کاتە گەرمەکانە لاشەی ئەو ئیعازانی نایەتێ ئەو کەسانی کە پیری پەکەوتن زۆربەی کات سەرمان بردەڵان بە حکمیەوەی لاشان فێری سەرما بووە ناتوانێت بەرگری بکە بەرامبەر بە سەرما کە ئەچێتە دەرەوە ئەو نیشانانی نابێ ئەو سەرێشە و دڵتێکەڵات نوشتا بۆیە ئەیبینی ئەکەوێ لە ناو بازار یا تووشی بورانەوە ئەبێ یا خوانەکرە مل ئەنێ بۆ تێکچوونەوەی نەخۆشی درێژخانەکەی خۆی وەکو شەکرە بەرزبوونەوەی لە پەڕ بەرزبوونەوەی پەستانی خوێن بۆیە لە کاتی گەرماکانە ئێمە وەکو پزیشە خەمی ئەوانەمانە ئەوان زۆر مەترسیدارن گەنجەکە و کەسە با بڵێن تەندروستکارەکە فرێ خۆیەکەوێ خۆی فێنێک کاتەوە دکتۆر بۆچی لە هاوینە ئەڵێ دڵم داوای خواردن ناکە ینی بۆچی وایە ینی ژیان زۆر جار لە هاوینە هەستەکەی ڕادەی دڵتێکەڵاتون و هێڵنجدانی زۆر و ئەم بابەتانە زیاترەمانە هەموو پەیوەندیان بە گەرماوە هەیە خواردن خۆشەویست نابێت زۆر لە هاوینە یەکێکە لە سیستەمە پەرەسەنە بەرگریکارەکان لە لاشی مرۆڤە ڕات ئەیەنێ کە تۆ ئەوەنە خواردن نەخۆی بۆی ئەوەنە ئێنەرژی وەرنەگری لە چاوەوەی کە لە زستانە خواردن زۆر خۆشە بێ خەڵک خواخواتی تانی وەشە هەر شت بخوا لەبەری وزەت پێویستە گەرم بوونەوەت پێویستە ینی نەخۆشمان نەبووە هاتووەنێ خستوانت سەر پارێزی زۆر زانستی لە زستانە ناڵێ دکتۆر گەرمم نابێتەوە تا شتێک نەخۆم ناتوانم بەڵام لە هاوینە فعلەن وەکو بەرگریکردنێک لاشە زۆر داوای خواردن ناکە ئەگەر داواش بکە حەزە لە شتە شلەمەنی و سارکەرەوە دەرفەتێکی باش ئەگەر کەسێک بێوێ کێشی لەشیدا بگرێت لە هاوینانەوە ئەگەر بیەوێ بە تاکید فترێکی زۆر باشە بێ باش خۆمادام باسی کێشدا بەزاند نەکرد دکتۆر کەسی وامان هەیە ساهر لەبەرەوەی کە ئارەقەکە زیاتر بکاتەوە دەسەکا بە پیادە ڕۆشتن و بۆ نمونە لە دەرەوە لانەی پیادەڕاوی بکە لە کەیەکە لانەیە باشتر بێت یان لە کەیەکە زەرەری زیاترە بەتاکی تۆ باش نییە لە کاتێکا بیکەیت خۆت بە تەمای وزە دەربکەیت ئارەقکردنەوە بکەیت بە بۆنی وەرزشکردنەوە و لەگەڵی شادەرەوە گەرم بێ و زیاتر ئارەقە پێکاتەوە باشترین کات ئەوەیە لە بەرە بەیانەکانە لە وڵاتی خۆمان چکە لەو کاتە تینی گەرمانیە یاخود لە شەوانە ئاگامان لێ بێ شەوانی هاوینیشمان ئێمە لە سلێمانی لەوە چەند جار گەرم بێ یعنی ئەکەینە دوای کاتژمێر 9 بۆ 10 اینجا لەوە چە تۆزە فێنێک بکە خوا بکات ئەم ساڵ ئینشاءڵڵا وانە بێ فێنێکتر بێ شەوانمان تا ئێستا شکر باشە خەمێکی ترمان لەوەیە لەو کەسانی کە وەرزشەکەن و وەزنیان زۆرە کێشیان زۆرە ئەو کەسانی کێشیان زۆرە دایمە پلەی گەرمیان زۆر زیاتر دەرەکات بە حکمیەوەی شانەکانیان زیاتر چڕترە و بەقوترەوەوانە ئەگەر ئەو کەسانە وەرزش بکەن زۆر مەترسیدارترە بێ لە کاتە گەرمەکانە بێت دکتۆر بۆ هەناو باسی تر هەندێک بەڵام پێم خۆشە تۆزە بە تەفاسیلتر سپلیت باشترە یان مۆبەڕیدە یعنی ئێمە کێشەیەکە بایەک لای کەینەوە بەخوا زۆر هەرێک لاش نەبووەوە هەیە هەر حەزی لە سپلیتە و هەوای سپلیت هەیە ئەڵێ نەخێ بەس هەوای مۆبەڕیدەم زیاتر پێکەوێ یان قەزەی دوو هەوا کەوتنەکەی کە باسمان کرد یعنی زۆر جار خواردنێکی زۆر باشی خواردووە تر لە ئەیوێ خۆی بخاتە بەر سپلێ دەبەست تۆزە ئاوان بێتەوە لەبەرەوەی ئەوەنە وەزی وەرگرتووە هەموو جسمەی گەرم بووە کامیان باشترە بۆ خواردن بۆ هەناو سپلیت یان مۆبەڕیدە بەڕاستی هیچ لێکۆڵینەوەیەکی لە 100% نییە یەکێک لەو هۆکارانی ناڵە لێکۆڵینەوە ببێ ئەوەیە موبەریدوانە لە هێزان لە وڵاتانی ئێمە بەکاریە لە دەرەوە پێویستیان بەوە نییە زۆر بەکاری بێنن بەڵام ئەگۆڕێ بە پێی نەخۆشەکان بۆ نمونە هەندێک نەخۆش باش نێ موبەریدە بەکاربێنن ئەوانی ئاڵۆشی وەکو ڕەبوو حەساسیەتوانان هەیە چکە ئەو تەڕاییە بەو پوشەوە ئەیێنێتە ژوورەوە هەواکە
بۆ ئەوان باش نییە هەندێک نەخۆشی ترمانێ لەوە چێ بۆ سپلیتەکە باش نەبێ ئەوانی کە بۆ نمونە سەرما زۆر بە خراپی کاریان تێکە هەر دیسانەوەچینە سەر پیری پەکەوتەوەوانە بە شێوەیەکی گشتی تۆ بزانی مامەڵێکی باشی لەگەڵکەی هەردووکیان خراپ نین ینی گرنگەوەی فەنکەرەوەی پوشەکان بۆ بە مقابا شتێکی وە هەزەکەم تەپەتۆرە لەوە چێ باشتر بێ بەتاکی تۆ ئەو وینە نانێتە ژوورەوە مادانە دکتۆر هەرچەند باسی لاینە هەناویەکە و تەندروستیەکە یەکەین بەڵام زۆر جار گوێمان لێ بێت ئەڵێن تاوانەکان هەر ئەسڵان خۆمان بەرکەوتنیەکە ڕۆژانەشمانە ببینە هەڵچوونەکان لە گەرمای زۆر زیاتر ئەکا سەبری کەسەکان کەمەبێ و ئەوەنی کە بەرچاوم کەوتووە بەس لەواکە باینجانی خواردووە باینجانی داماوە خەتای چییە تاوانبارنیان ناو خوارد باینجانی خواردووە وەقیلەیەتی لە تامەکەیت خۆ بۆی ڕێکلامی خراپیەوە کای ناوەڵڵا پێمانێ باینجان خەتای هەبێ دکتۆر بەڵام ئەوەنەی کە بەرگوێمانەکەوێت و ئەسڵەن ئامارەکانیش تاکو من زانیاریم هەبێ ئەڵێن کە لە کاتی گەرمایە زیاتر ئەکا دکتۆر جا بەڕێزت پێمان بڵێ بەڕاستی هەرچەند لاینە دەرونیەکەی هیچێک بەڵام وەکو تەندروستیەکەی بۆ نمونە ئەو لێدانی زۆری دڵا ئەمانە کاندە گۆڕانکاری لە مێشک ئەمانە واکات ئەوە تونوتیژەکان زیاکە لە هاوینانە وەڵامێکی کۆتایی لەوە بەمەوە نا بەو شێوەیە نییە تۆڕەبوون ڕاهاتنێکی پەروەردەییە لە مرۆڤ زۆر پەیوەندی بەوە نییە بە شتەکان بەڵام بە تاکید کەسێک ئەگەر خۆی با بڵێن زمینەکەی هەبێ زمینەیەکی ئەوەی هەبێ ئەم پلە گەرمایە تۆ زۆر زۆر نامورتاحترەکە وەکو باسمان کرد لە سەرەتایان تۆ خۆی ئاراقەکەیتەوە بێزاری لە جلوبەرگەکانی خۆت دڵە کوتێت بۆ ئەبێ خواخواتە بگی بە ئاو سیرێکی بەبوونی دەوام و ئیشکردنوانە فێنکەرەوەیەکە دەست ناکەوێت لە ئەو کاتی کە تۆ پێویستی پێ اینجا تۆ ڕەبوونیش لە ناختا هەبێ شتەکان زیاترە بێ ئەجینا بەو شێوەیە نیە بڵێم گەرما تۆڕەبوون دروستکە یەک دۆخی تایبەتەیە کاتی خۆربردن هیچ سترۆگەوەی کۆتم خۆشبەختانە لە وڵاتی ئێمە دەگمەنە ئەویان بەڵێ لەبەری باری دەرونی مرۆڤەکە تێک ئەیات بەڵام ئەو تێکچوونی باری دەرونی مرۆڤە ئەوە زۆر زۆر جیاوازە لەو تۆڕەبوونەوەی خەڵکی خۆمان کاڵەن بە دوو کەلیمە هەڵەڵچێ و تووڕائبێ پەروەردەییە ئەو شتە هیچ ئازایەتیان تۆڕەبوون لەسەر خواردن و بۆنی جەستەیە پێمە بێت پەیوەندییان هەیە بە پسپۆڕی جەنابیشتەوانە هەندێک جارە بە پسپۆڕی پێستمان هێناوە باسی ئەومان کردو بوونە بۆنی جەستە چۆنەوە چۆن نیە یان پزیشکی پسپۆڕیدان باسی هۆکارەکانی بۆنی دەممان کردووە بەڵام هاوانیش ئەڵێن هەندێک لە هۆکارەکانی بۆنی دەم پەیوەندی بە مەعیدەوە هەیە وانە ئایا هیچ خواردنێکەیە لە هاوینە نەبی خۆی پەیوەندی بە بۆنی جەستەتەوە هەبێت ئەوەی من لە ڕووی هەنایەوە پێت بڵێم شتێکی وانە لە سەدا سیر زۆر باسەکرێن بەخواڵەوەچە بە جەستەش دەریکە خۆی سیر خۆی بۆنی ناخۆشە بەدەم لە جەستەشە ئەمێنێتەوە شتی وایە لە ڕووی زانستەوە زۆر زۆر وانە بۆن دەرکردن پێویستە بە ڕژێنە ئارەقەکانتەوە هەندێک کەسێ جۆرە بۆنێک دەرەکە هەندێک کەسێکی تر نەوەیەکی تر دەرەکە زۆر زۆر ڕاستەخۆ پەیوەندی بە خۆراکەکانەوە نییە لەوە چە پزیشکێکی پێست هەندێک شتی شارەزایی با بڵێن لە ئۆرگانەکە زیاتر هەبێت لە من لەو بابەتەیە بەڵام من وەکو هەناوی باسی بکەم نا پەیوەندیکی وای نییە پێما بە دکتۆر ئەو کۆرۆنایە یەکێک لەو ئاسارانە بێجێش لەسەر ئارەقکردنەوە بۆنی ئارەق زۆر کەسەکان نەڵەن تیشتر بۆ ئارەقیان لەوە چێ ناڵم پزیشکێکی پێست لەوە چێ شارەزاتر بێ لەو بوارە زانیاروری ئاغال پسپۆڕی نەخۆشەکانی هەنام زۆر زۆر سپاس بۆ سپاس بۆەوەش دەستان خۆش بێ سپاس سەرکەوتن